جارێکی جەژنتان پیرۆز بێ. دووبارە بەخێر بێن و جەژنتان لێ پیرۆز بێ. کاک نامدار با لە هونەریەوە دەست پێ بکەین. جەژن بە هونەرەوە جوانە وایە؟ حتمەن. لە جەژنە کۆن چی ئەکرا ینی یادەکان کۆنسێرتەکان دانیشتنی تایبەت ئەکرا لە جەژنە هەروەکو چۆن نەڵێ جەژنی شادی و خۆشیە بەڵام هونەریش بەشێک بوو لەو ئەگەر ئەوەی کە لە بیری تویا بێ. زۆر کڕ لە جەژنی شاد جگەل لەوەی جەژن هەمومانی کۆ کردەوە پێکەوە خێزانەکانی کۆ کردەوە کەسوکاری کۆ کردەوە زۆر جاریش ئاهەنگ ئەگێڕا جگە لە سینەماکان کە کوێکردینەوە شایەکان کە کوێکردینەوە ئاهاکانیش هەر کوێکردینەوە و ئەکرا بە بەزم و خۆشی و شتی کەڵتوری ڕەسەنایەتی. زۆر باشە. کاکە محەممەدیان با بێنە لای تۆ تۆش بەخێر بێ سەر چاوان جەژنی لێ پیرۆز بێ جوابان و قوڵەکەشیان بۆ بێ یەکەم جاراتە نوتمەڵا بە دەست پێ بکەنەوە کاتە لایف لای سەرکۆ بوو بۆی وتمان لە ناو بەرنامەکەیە ئەم نەریتێکی جوانە کاک محەممەدوانیە لە کۆنی کوردەواریەوە گێڕان بەشێکە لە چیەوە هاتەوە لە چیەوە هاتووە دەم شیرینکردە دیارە شیرینی لە هەموو بۆنە و یادەکانە دابش کراوە بە خەڵات بۆ خەڵکی ڕەنگە هەر لە شیرینیەوە هات بێکە جوان بۆ پێشکەش بە کەسەکەی بەرامبەری بکە. باشە کاکە محەممەد بە کەمێک بگەڕینەوە بۆ ڕابردوو. تایبەتمەندی جەژن لە ڕابردووە چۆن بووە ئامادەکاریەکان چۆن بوون بۆ ئەوەی کە ئیتر هاوڵاتیان جژنێکی خۆش بەڕێبکەن چیەکرا؟ فەرمووت بگەڕێنەوە بۆ ڕابردوو کە ئەڵەی ڕابردوو یارە بێ بۆ زۆر دوور بگەڕێنەوە ئەکرێت تۆ جەژن دابش بکەی بە چەر قۆناغێکە مەسەلە قۆناغی کۆچەرایەتی کە خەڵک ئەو کاتە کورد کۆچەری بووە ئەوە شێوازێکیکەی هەبووە لە ڕەشماڵ و لە دەوار و ئەوانە سەر کۆمار کە بەرپرسی ئەو خێڵە یا بڵێن ئەو عەشیرەتە بووە لە ماڵی ئەوە یادی جەژن کراوەتەوە و خواردن و ئەو جۆرەشتە و کۆڕ و کۆبوونەوەکان لە ماڵی ئەوە بووە. قۆناغی شارش ئێتر کورد کە نیشتەجێ بوو تەڵعان لێرەیە کۆچەرەکان پیان وتون کوردە ماڵ کە نیشتەجێ بوون پیان وتون گۆران ئەم گۆرانە لە گۆڕانەوە هاتووە واتە لەو دابوونەرەتی کۆچەری هات و چوو ئەمانە وازانێنا نیشتەجێ بوون کە نیشتەجێ بوون پیان وترا گۆڕان حتا گۆرانی کوردیش وشەی گۆرانی وابزە مامەسان نامدار باشترە زانێ هەر لەو گۆرانەوە هاتووە لە هینی ئەوانە جیاواز بۆ کە نیشتەجێ بوون ئەمان لە لادەیە مەسەلە من ئێمە چی خواردێکمانی بێ ئێوە ئەوێ هەمامووی کۆکراوەتەوە براوە لە مزگەوت دانراوە بە بێ فەرق و جیاوازی لەوێ ئەوانەی کە ئەڕۆن بۆ نوێژ و ئەو جۆرەشتانە هەمووی لێرە نانەخۆن ناگەڕێنە ماڵەوە ڕاستە خۆ لەوێەوە بەڵێ لە مزگەوت دانی بەیانی خۆن لەوێ ئەگەڕاون بەسەر ماڵەکانە کە ماڵەکانیش تەواوی تەمان لە لادەیە هەتاکو سەعات 11 جەژن کراوە دا بۆ 11 هەر یەکەم ڕۆژە ئیتر گەڕاونەوە بۆ سەر ئیش و کارەکانی خۆیانەوەی شوان بێ ڕۆشتۆ بۆ لای شوانەکەی خۆی ئەوەی خەریکی کشت و کاڵ و ئەو جۆرەشتانە بێ ڕۆشتۆ توارەکە بۆ سەر کاری خۆی ئەلێرە ئەمە جیاوازەکە ئەنج بۆ شارش کە بگەڕێنەوە بۆ شار لە شارە جیاواز بووە بزەبت لە شارشە بە هەمان شێوە لە مزگەوتا کۆبوونەتەوە جاران بەڵێ ئەو دابوونەرەتی لادێ گوازرایەوە بۆ شار ئەچوونە مزگەوتەکە و خواردنیانە برد بەس ئێستا ئەوە نماوە ئەچیت لە مزگەوت دوای نوێژ و ئەوانە هەر یەکە ئەگەڕێتەوە بۆ ماڵی خۆی دوای نان خواردن و ئەمانە بەڵێ پیاوانی گەڕک ماڵ بە ماڵ ئەگەڕێن و جژنە پیرۆزە لێک مامەسا نامدار دوای پرسیایی ترمان هەیە لەسەر تریش ئەم مەسەلەی گەڕان و هەر لە دەرگایان و چکلێت وەرگرتن و ئێستا تۆزە ئەویش نازە مەستەکەم کەم بۆتەوە کارێکی چییە ئای گەڕێنەوە هەچەنە نەریتێکی زۆر جوانە لە کوردەواری خۆماندا مامەسا نامدار تۆ لەگەڵ ئەو نەریتی هەی منە پیاوان کۆ بنەوە لە گەڕەکە و
هاوڕێکان کۆبوونەوە و لە دەرگای ماڵەکەیانەیە و سەردانی هەندێک گەڕێکی دراوسەکیان زۆر کەم ئێستا بێگومان جارانی شەروا بوو هەر چکلێتەکە وەرە هیرا ئەڕۆیشت یان دانیشی لە ماڵەکەیە نەخێر جاران وەکو ئێستا نەبوو پیاوان کۆ بنەوە لە دەرگاکەن و نوقڵەکەمان بۆ بێنە و پلەمانە جارەوانە بوو هاتنە ژوورەوە دانیشتن چا قاوە شەربەت هەرچیە خۆیان بێتی خوارد قسەیانەکە لەگەڵ یەکە هەواڵ یەکتریان ئەپرسی تێکەڵیەکی چاک ڕوویە خۆشەویستی دروزە بوو خۆشەویستی و محیبەت لە چیوە دروزە بێت لە تێکەڵیەوە کە ئەو تێکەڵێنە بێ بێگومان ئەویش کسە بێت بەداخەوە ئێستا بەرە و نەمان و کەسبوونە ڕوات جارانوانە بوو جاران لە زێتێکی کە هەبوو خۆشیەک و تامیەکی و ڕەسەنایەتی پێوە بوو جا ئێستا خەڵک یانی گلەی ئەوە کام قوتۆن و قڵی کە کرایە ئێرازێنێتەوە بۆ جەژن هەر چەندانەیەکی زۆر زۆر کەمی لێ بەکارێن دێتەوە خێڵە تەنانەت زۆر کەم خەڵک هاتووە سەردانی کردوون ینی بەوە شکرین ئەگەر لە دەرگاکەشەوە بێت بێن داوای گردن ئازادی بکەن پیرۆزبایی دژم کە ئێستاوەش نەماما موستا زۆر کات لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکان و نامەیەک و پیرۆزبایەکانیان ئەگەێنن بەداخەوە نەک هەر جەژن هەموو شتە کەڵتوری و ڕسایەکان بەرەو گزی و نەمانە ڕۆ بەداخەوە ڕاستە مامۆستا لەگەڵەوەی کە بیناسی یانەی ناسی لە دەرگای پێی ینی ئەم بابەتە ڕەنگە ڕوبڕی هەموو مامو بێتەوە وانێ کاک محەممەد مامۆستا نامدار زۆر جار دەرگا ئەەکەیتەوە سێرەکەی دوو کۆڵانی ئەوزی تری شەهاچووە خۆی بەدیوێک هاستێکی جوانی شانی ئەم کللتورە ئەگەر نەشی ناسی کابرا لە دەرگات ئەیا و دەیەوێت ئەگەر ئەمە جۆرێک بێت لە ناسینیش وانە لە جارانی شاوا بوو یان کەسەکان هەموو یەکیانە ناسی کە کۆبوونەوە بەشیش هەبوون وانە گروپی شەبوون هەندێک هاوڕێک کۆبوونەوە بە یەکەوە چوونە گەڕان لەگەڵ ئەو نەریتەیە یان نا ئەوەی کە نەشی ناسی لە دەرگای پێی وڵی لەبەر ئەوەی خۆی شتەکە بەرە و کزی و نەمان ڕۆیشتوی زۆر زەحمەتە یەکسەر بۆ هەنگاوە گەورە دەست پێ بکەین نەیست ناسی لە دەرگابی ئەڵێ فەرموچی دەوێ و لەوانشتی خراپی لێ بکات لەبەر ئەوە ئەبێ هەنگاوەکانمان ئەگەرمانی بگەڕێنە بۆ ڕەسەنایەتی ئاگامان لەبێت چۆن هەنگاوێگەنین بێگومان من لەگەڵ ئەو کۆنام کە ئەو وەختەش هەموو کەسیان یەکتریان ناسیوە گەڕەکەەکە هەموو یەکتی ناسیوە شارەکە زۆربەی یەکتی ناسیوە تێکەڵیەکە وا بووە بەڵام بەداخەوە ئێستا هەمووی بەرە و کزی ڕۆی باشە مامۆستا محەممەد بەڕای تۆ بۆ من چی وای لێ کردووە کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە ئەم گەرم و گوڕیە کە جاران لە جژن و لە بۆنەکان هەبوو لە ئێستاە کەمێک بەرە و کاربوونەوە ڕۆیشتووە پەیوەندی بەم سەردەمەوە هەیە پەیوەندی بە تاکەکانەوە هەیەیان زۆر کات ئێمە سوسیال میدیا و تەکنەلۆژیا تاوانبارەکەی نەڵین ئەمە هۆکارێکە بۆ کاربوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە تایبەت لە بۆنەکانە زیاتر پەیوەندی بە کەش و هەواکەوە هەیە مەبەستم کەش و هەوا ئەوەیە جاران وەک مامۆستا نامدار فەرمووی سلێمانی بچوو بوو گەڕەکەکانش هەمووی یەکتری ئەناسی و ئەم گەڕێک بۆ ئەو گەڕشکە ئەچوو هەر یەکتری ئەناسی بەڵام ئێستا ئەو بار و دۆخی کە بەسەر شارەکانە هاتووە بە تایبەتی شارە گەورەکان یان سلێمانی هەولێر یان دووەکەوانە خەڵکێک ئاوارە بۆ هاتوۆتە سلێمانی یا سلێمانی ڕۆشت بوو ئەوێ ئەو ڕۆشت بوو ئەوێ یەکتری ناناسن تێکەڵاوی نییە ئێستا بۆ نمونە من ماڵەکەی خۆم ئەم دیومەوە عارەبە بەڕاستی نازانم ناویشی چییە ئەم ناشم هەر عارەبە نازانم ناوی چییە ئەنی ئەمە هۆکارەکە زیاتر بۆ ئەوە گرتن نەک بۆ سۆشیال میدیا و ئەو جۆرەشتانە یەکێ مەبەستی بێت ئەو کاری خۆی ئەنجام ئەیە بڵێ بەرجەستەیەکە ڕەسەناتی ماوە کاک محەممەد زۆر جار باسێواکەین ڕەسەناتیمان لە دەستداوە بەڵام خۆتە ئێوە هەموو مەمەجل و بەرجی کوردیەوە هەمانوێت یعنی دەست بۆ ڕەسەنایەتیە بین بەڵام ئایا لە ناوڕۆکدا وجودی ماوە یان نێماوە خۆی ڕەسەنایەتی ناسنامەیە وانە تەمەن ناسنامە بەردەوام هەیە و ئەبێت ئەنی ئینسان ئێستا بۆ نمونە ئەم پۆشاکی ئێمە کە لە بەرمانایە کە یەکێکی بینی یەکسەر ئەزانە کە بە پۆشاکێکی کوردی ئەمە ئەوێ بە ناسنامەی نەتەوەکەمان تۆ سێری ڕەقسێکی هەندیەکان بکە لەگەڵ ئەیبینی یەکسەر ئەزانی ئەوە هەندیە یا پۆشاکێکی هەندی لەبەرە ئەبینی یەکسەر ئەزانی کە ئەوە هەندیە ینی کەواتە پۆشاک و ئەو جۆرشتانە ڕەسەناتی کە بەڕێزت ئاماژەت پێ ئەبێ کاری لەسەر بکرێت کۆمەڵەشت هەیە بەهۆی وەکو وتمان سێرەکەی موچە ڕۆلی سەرەکی ئەبینێ بۆ ئەو جۆرەشتانە مەسەلە گرانی ڕۆلی سەرەکی ئەبینێت مەسەلە ئێستا ئەبینید ئەو خانەنشینانە موچیان وەردەگرتووە بەچی بهێن بکات شت بکردیا چۆن بچێتە ماڵەکەی ئەو دیوەوە پاراستنی لە دڵخۆشیە ئابێت کەسەکە دڵخۆش داڵغی لای پێداویستەکانی تر نەبێت پێش ڕاپەڕین خەڵک برسی بوو بەڵام هێزی نەتەوەی ئەمەنە بەهێز بوو
ینی لە گەڕێکێکە یەکێک دەستکورد وایە بەدزیەوە پاری بۆ کۆکرایەوە ئەچۆن وایانە برد ینی هاوکاری یەکتریانە کرد ئێستا ئەم هاوکاریانە بەهۆی ئەو بارزروفەی کە هەمووی وەگێکی دێهاتووە هەیە زۆر دەوڵەمەنەیە زۆر فەقیرە فەقیرەکە فریا ئەوە ناکەوێت لە بەرخۆی بێت هاوکاری ئەوەی تر بکات ئەمانە هۆکارن بۆ کەمبوونەوەی ئەو دابوونەریت و ئەو جۆرە شتانە مامۆستانام دەربا بینەوە لای بەڕێزت لە ڕابردووە باس لەوە کردێت کارە هونەریەکان بۆ شێوازە بووە بۆ نمونە سینەما باسکەین وتت کار لە بۆنەکانە لە جژنەکانە گرنگی بەم جۆرە کارانە درای کە لەوانە سینەمایە هاوڵاتیان گەرموگوڕی هاوڵاتیان بۆ پێشوازیکردن لە کارە هونەریەکان چۆن بوو لە ڕابردووە جاران ئەوەی ئەهات بۆ کاری هونەری بەدڵ ئەهات و حەزی لە هونەر بوو بەڕاستی و هەرچەندە هونەر بەگشتی ئەو ڕێزە زۆرەی نەبوو لای هەندێک لە کۆمەڵگا باچ هۆکارێک بێت بەڵام پیرۆزیەک هەبوو هەموو کەس هونەرمەند نەبوو هەموو کەسی موزیسان نەبوو هەموو کەسیش نەیەتوانی بچێتە تەلەڤیزیۆن و ڕادیۆکان و گۆرانی بڵێت ئەوانەی کە پوختە بوون و هەڵەبژێران و بە فلتەرا تێپەڕین ئەنجا یانتوانی لە هونەرا کار بکەن و یان کۆنسێرت پێشکەشکەن ئێستا ئازادی وای لێ کردووە چکە ئەوەنە ئێمە چەساوینەوە ئەوەنە دەست بەسەر بووین و ئەوەنە ڕێگەمان پێ نەیرا کە هیچ شتێ بکەین لەبەرەوە لە پڕ ئازادیەکی زۆرمانە بە هەموو شتێک قەبزەیەکی زۆر بە هونەریش بڵێ ڕاست شکە لێوە ڕز بووین زۆر زەرمان لێکرد بوو لەو کەم ئازادیە لەپەر ئازادێکی زۆری را بە هەموو کەسێک و هەموو کەس بۆی هەبوو بێ بە گۆرانی بێژ و بە مۆسیقی بۆی هەیە بێت بەڵام بچێتە سەر تەلەڤیزیۆن و ڕادیۆکان و کۆنسێرت پێشکەشکات لەبەر ئەوە شتەکان تێکەڵ بوو شتەکان زۆر بوون و بۆر بوون بەڵام لە کۆنا ئەبینیت ئەوانەی کە هەر ماونەتەوە و کۆنەکان ماونەتەوە پێڵن کاتی زێڕینەکان ئەمانە بەڕاستی هونەر بوون مامسە بۆچی هەندێک دانیشتن هەبوو دانیشتنی ئاهایچە چۆن لە ناوماڵێکدا دانیشتێکی هونەری ساز بکرێ زۆرێک لە هونەرمەندە دیارەکانی ئێمە سێرەکی بەرهەمی نێو دانیشتەکەیان بۆتە بەرهەمێکی یا شاکارێک پەیوەندی بەچیەوە بۆ خۆ نە کوالیتی تۆمارکردن وەکو ئێستا بووە نەچوزانم سیستەمی دەنگ وەکو ئێستا بووە بۆچی ئەمانە ماونەتەوە پەیوەندی بە ئاوازەکەیەوە بووە پەیوەندی بە ئەدای هونەرمەندەکەەوە بووە کە بۆ لە جەژ ناگۆرانێکی وتووە سێرەکەی هەتا ئێستا ژەرماوەتەوە بەڕای من گرنگترین هۆکار ئەوەیە کە ڕەسەنایەتی بوو بە ڕۆح شتەکان پێشکەشەکرا بە گیان پێشکرا پێناوی مادانە بوو بگرە و هونەرمەندانە مادی خۆشیان سەر بکردەوە لە پێناوی و هونەرێ پێشکەش بکەن هونەرێ پێش بخەن ئەو ڕۆحیاتی و ئەو کوردایەتی و ئەو نیشتمان پەروەریە و خۆشەویستی بۆ هونەرە بەرەو شێوازی کە ڕۆیشت بوو بە دنیای مادە بەداخەوە ئێستا هونەر دنیای مادە تۆزێ سەیتری کردو بەسەریا و وای لێ هاتووە ئێستا هونەرمەندەکانیش ناچارن ژیان ئەوەنە قورس بووە ئەوەنە زەحمەت بووە کە ئەوانیش پێویستیان بە مادەی و ئەبێ پێتوان بژین بەو هونەریان هەرێکەتان بیر لە چەند بەسەراتێکی خۆش بکەنەوە کاتتان هەیە با جۆمە لە بەرهەمێکی تر بێ بەسەراتی جێژن شتێک لە ڕابردووە پێتان خۆش بێ باسی بکەن ئێستا بیین بە گوێینەوەی تازەیە کە هاتووە لەبیریان بێ بۆ ناقەیتێکە با ئێستاش بۆم گەڕنەوەنیە تا برادرانی موزیسیانی تاوانیش ئامادەبن شتێکتان لە خەیاڵە ئێستا یان کاتتان بینی وڵای من حەزم کرد ئاماژە بە یەک شت ئەو ڕێپۆرتاژەم بینی لەسەر قوربانیەکە حتا ئەوە گۆڕانکاری بەسەر هاتووە مەسەلە جاران قوربانی چۆن ئەکرا یەکەم ئەو ئاژەڵی کە دایانەنا بۆ قوربانی چاویانە ڕشت ئەنی هەروەک شانۆیەکیش وا بووە بەڕاستی چاوی ئەو ئاژەڵیان ئەڕشت بەڵێ بەڵێ دابوونێتەکە بۆ شکڵە بوو کڵۆیە شەکریانە خستە دەمی ئاوێنەیەکی بچکۆلەشیانە کردە ملی ئەو ئاژەڵە ئەمە بۆچی ئەوە ئەکرێ ڕەنگە ئەمە بە دوواداچوونی بوێت توێژینەوەی بوێت لێکۆڵینەوەی بوێت ئەو جۆرەشتانە کە سەرش ئەبڕا ئەو خوێنەیانە کردە ناو تەشتێکەوە یا سەتلێکەوە هین نەبوو نیانە ڕشت ئەنجا ئاهاتن ئەم خوێنیان چیە کرد ئەیانە بە دیوی دەرەوە یعنی هینە ماڵەکەیە بە دیوارەکەیە بۆ ئەوەی هەیبەت و ئەهمیەت و جوانی ئەو قوربانیە هەبێت بەڵام ئێستا ئەبینیت لە قەراق جادەکان
بەبێ ئەوەی کە پشکنینی بووە بکرێ یا جۆرێک لە جۆرە شتانە سەر ئەبڕێ لەوێ کە ئەمە ئەکرا ئەنجاو پیانەوت بەش هەر بەشەی ئەنار ئەنێدرا بەوە ماڵانی کە دەوروبەر و دراوسێ و بەتایبەتی ماڵە هەژارەکان ئەنی بەشێکی زۆر کەم بۆ خۆی هەڵی گیرا بەڵام ئێستا بەشی زۆری بۆ خۆی بەزارم لە ئاینی پیرۆزی ئیسلامی شاوایە ئەڵێ ئەگەر کیلویەکت نار بۆ هەر ماڵێک دەبێت بۆ خۆشت 1 کیلوی هەڵگیری بەڵام من ڕووی دەمەکەمە ماڵانەی کە قوربانیەکەن شێ لەیەوە قوربانیەکات 1 کیلو بۆ خۆی ئەنجا کاکە قوربانی مێژوەکەی زۆر دوورە مەسەلە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی میترایەکان ئەم قوربانیە میترای حتا وێنەیەکی هەیە لە ئەشکەوتێکە گاکەی خەریکی سەربڕێری گاکەیە واتە 7,000 ساڵ پێش ئێستا قوربانی هەبووە میترایی دایکی ئاینە کوردیەکانە مەسەلە ئێزیدەکان زۆر جار لەباتی وڵاغ کەڵەشێر ئەکەن بە قوربانی ئەنجا وەرە بۆ سەردەمی زەردەشتیەکانە ئەنجا وەرە بۆ یارسانەکان وەرە بۆ ئەنجا وەرە بۆ سەر ئیسلام تێکەڵ بە ئیسلام کە دوادینە بڵین ماوەتەوە ئەوانیش باخیان بەم قوربانیە ینی قوربانی ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە دەستە خۆش ئاماژە بە خاڵەتی سپاسکەواتە ئێستا کاتی ئەوەی گوێمان لە بەرهەمێکی تر بێ بەدەین کاکە کاروانی نەی ئەگەر ئامادەبی برادران ئامادەن زۆر باشە کاکەکاروانی ئەگەر ئامادەیە بۆی کە گوێمان لە بەرهەمێکی تر بێ پرۆگرامەکەمان جوانترەکەی بە دەنگە تایبەتەکە و فەرموو نیشانەی تیری موشگانم مەکە عاشقی ڕوتم بە قوربان عاشقی ڕوتم بە قوربان تیرە بەرانم مەکە هەم نارنجە و هەم بێیە یاری ئاگز لەکوێیە هەم نارنجە و هەم بێیە یاری ئاگز لەکوێیە بۆ مەکەنە هەیوانێ یارەی یارەی
تایبەتیم پێیە ذيلي ورسوابهم يا ري يا ري يا ري يا ري وشي رحمتنا ماوا هم نار جوهم بيا داوري عادل لك بيا وهم نار جوهم بيا داوري عادل لك بيا بومبكنا حيواني يا ري يا ري يا ري يا ري كوري تايباتي بيا بومبكنا حيواني يا ري يا ري يا ري يا ري كوري تايباتي بيا دەست خۆش کاکە کاڕە دەیان خۆش دەستەکانە خۆش دەنگی خۆش دەستپەنجەی برادرانیش خۆشمان زۆر سپاس بێنە لای هەردوو مامۆستا نامدار و کاک محەممەد زۆر زۆر بەخێر بێنە دووبارە بەسەرات شتێکی ئەوتۆ بیر نەکەوتەوە کاک نامدار تۆش کە لە جەژ نابێ بێ کورە لە جەژ نابێ کاتیترا بێ وڵا بەسەراتمان زۆر بەسەر هاتووە دەی شتێکی خۆش یەکێ لەوان وابزانام جژن بوو کە باشە. کۆمەڵی هونەرێژی کوردی لە ساڵانی هەفتاکانە ئاهەنگمان گێڕا وابزانم جژن بوو یەکێ لە گۆرانی بێژەکانمان کە ئێستا لە تەمەناما و ئینشاڵا تەمەند درێژە بێت یەکێک لە گۆرانی بێژە ناودارەکانی کورد خویەکی هەبوو پێڵەن حەقە نازانم ئەگەر مامۆستا ئەگە من حەقم بە غەڵەت بەکارنێنم ئەگە دەستێکە باە لە وەرگی یان لە شوێنێکی یەکسەر حق قسەی زۆر خراپیە کرد ینی جنەی زۆر خراپی بەدەست خۆی نەبوو نێتوانین لەوە زیاتر حتا ئەگەر باوکیشی خوانەخواستەوە لێ بکەدای هەر ئەو جنێوەی ئەیە پێویستم تاقیکەمەوە لە کاتی عەرزە لە پێش منەوە ئێستا بوو من کەمانم لێیە مەقامی ئەوت ئەمانەمان یا قەوسم پیاکەشە جینەوەکەی یا یەکسەر کرد ئەمان دەستی مەقامەکەی دووبارە کردەوە تر هەندێک لە جمهور پێی زانی و هەندێکی پێی نەزانی تا حیلەی خۆتانەیە لە هەندێک کاری میوزیکیە تاوان مامۆستا نامدار بەسپاسەوە مۆسیقای کوردی ئەکرێ بڵێن قەرزاریان پیاوەشە بێگومان تۆ هەم لە دەریشەوە ئەم فێرگێتێ فێرگەی نامدار کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری میوزیکەکەی ئێستا بەشێکی زۆر لە منداڵان لەسەر دەستی جەنابەت فێری مۆسیقا بن باسی کەەوەش پێم خۆش هەر بکەی ئەو فێرگەی لێرەوە بە دەرفەتێکی زانین باسی چی بکەیت ساڵانە کۆنسێرتی جیاوازی ژەنجام وڵا فێرگەکەمان تایبەتمەندیەکی جیاوازی هەیە بەوەی کە ئەو مناڵانەی یەن بۆ ئەوێ پێویستە دایک و باوکیشیان لەگەڵیانە بێن ئەوەی کە ئەتوانن و پێویستە لە فێرگە بمێنەوە فێرگەکەمان وەکو فێرگەیەک نیوەکو ماڵێکە ماڵێکی هەمووانە ئێتر خوشک و برای ئەو فێرخوازە هەموو لەیا کۆ بنەوە و هەموو ئەبن بە هاوڕێی یەکتری و پێش ئەوەی دەرزی مۆسیقا بخێنن زیاتر گنگیرێ بە بەهاجوانەکان بە کەڵتور بە خۆشەویستی زیاتر فێرگەیەکی خۆشەویستی و بەهاجوانەکانە وەک لە مۆسیقا لە مۆسیقاش تا ڕادێکی باش پێشکەوتین بە نسبەت ئەو کاتێک کە دامان مەزرانەوە توانیمانە سێ ئۆرکێستی گەوریان لێ دروست بکەین و ئەم ئۆرکێستانە بەردەوام لە پێشکەشتنی کۆنسێرتان و هەموو شارەکانی کوردستان گەڕاون کۆنسێرتیان پێشکەش کردووە حتا شارچکەکان زۆری چوین و بەردەوام لە چالاکیان و هەرە گرنگەکەی ئەو وشەی خۆشەویستیە کە کۆمانەکاتەوە پێکەوەین و بین بە هاوڕێ یەک و بەهاجوانەکان بگەڕێنینەوە دەستان خۆش کاک محەممەد باسووق سجووق خۆمەڵێک شیرینی زۆر تایبەتمانەیە کە تایبەتن بە کوردەواریانە لە جەژنە ئەمانەدانرا بۆ میوان یعنی ئێستا کاتیتە هەر ماڵێک چەرەسێکە بۆ هێنێ شەربەتێکە بۆ هێنێ یان خواردنەوەیکی گازی بۆ هێنێ جاران چۆن بوو ئەمە جاران سینیەک جگەرەی تیاوە باشە جگەران پێش لە جگەرە ئەیرا بە خەڵک بەس قەیناو لەریتە نەماوە خەیناوان یان باشە
ڕەنگە لە ناوچە بۆ ناوچەیەک جیاواز بێ مەسەلە باسوق و سجوخواانە زیاتر لە شارباژێر هەبوو ڕەنگە لە شارباژێر و ئەوانە ئەوە دابنرایە بەڵام لە شاری سلێمانی جگەرە بووە شەربەت بووە نقڵەکە بووە ئەمانە زیاتر دائەنرا بۆ میوان حتا لە پرسەشە جگەرە دائەنرا لە سینەکە بەڵێ لە سینەکە ئەیان جێڕا پیاوان بەڵێ بەڵێ مامۆستا محەممەد ئەوە بۆ میوان کە بێت بۆ ئەی خۆیان چۆن ئامادەکاریانە کرد بۆ نانی بەیانی جژن زۆرتر چی لێنرایە سار برنج و فاسۆلیا و ئیتر گۆشت ئەم بابەتانە قەیسیەکە و هەر ئەوانە لێدرا ئەوژ کابانی ماڵ لە نیوەی شۆ خەریک بوو لە زۆر ماندووە بوو زۆر بەڕاستی ئەو هەموو ماندووبوونەی تەنها لە دەمە بەیانیان کە داهەنیشتن ئیسراحەتێک کرد ڕاستی جا خۆی کەشی بەیانیانی جژن بە تایبەت بەیانەکەی ترکە ئەو نان و چێشتە ئامادایەکی بەزەوە جیایکات الله وەک بەرەکە ڕاستە بێگومان ئەوەش پەرسەی بەیانی تایبەتمەندی خۆی خۆشێکی زۆر تایبەت و زۆر ڕاستە نانی بەیانیتان خوارد بووەوە بەڵێ خوانۆشی گیان تا بێت چیتانە بە مامۆستا عافێتان بێ تۆ مامۆستا نامدار بەڵێ قەیسی لە شاری سلێمانی ئەوە ئیلا وای لە جۆژنا هەبووایە قەیسیەکە و فاسولای وشک بەم تەمەنەشەوە هەر حەزەکەن جلی جەژن بکەن یان جلی جەژن حەزەکەن لەم تەمەنەشە هەر بکرێت یان هەتانە پێشتر و با بڵێن لە جەژنا لەبەریەکەن مامۆستا محەممەد من زۆربەی کاتەر وا بینیمی بە جلی کوردیەوە بینیمی مامۆستا نامدارە بینیەوە بەقاتەوە با من شتێکی خۆش بۆ بینەرانی خۆشەوە مامۆستا سەلامەنمی ڕەحمەتی لەگەڵ کاک عەبدول شارباژێڕی شاعیرە هەرچێکمان چووین مۆلای کاکە حەمەی جەڕاح بە ڕەحمەت بێت دیداری لەگەڵا ساس بکەین لە ناوەڕاستی دیدارەکە ژنێکیان هێنا ئەمەی دەرچوو بوو ئەمە کە هەر ئەوە کەوت بۆ خوارەوە نەوێک بوو زۆر سیر بوو منیش یەکسەر کلۆسم کرد بۆ ناو کامێرەکە ئەو دیمەنە مامۆستا سەلام کە ئاوا سێری کردی ئەوە چیە لە ڕای خوا کاکە حەمل ئاوایکی لێ کرد بەڵێ منیش پرسیارم لێ کردم کاکە حەمە ئەمە چی بوو وتی ئەمە ینی ئەو دوانە ئاوایە خۆی بەڵێ بڵێ ئەسوێت یا ئەخورێ زۆر جار لێک ئەترازێ وتم لە چ کاتێکە وتی یەکەم لە باوێشکە دووەم پێکەنینی قاقای زۆر ئەنی ئەمە وای لێیە سوتفە قسەی خۆشەکرا نوکتە و شت ئەیجێڕایەوە سێرەکە مامۆستا سەلامەنمی وا پێکردی لە ترسە بۆ وا پێکردی چوو زانم تاقەتم دێەوە دەرچ ناقینی ئەوەی دینیوە لەو کاتەیە وەڵام منیش بەمەڕوا پێەکەن زۆر زۆر خۆشحاڵ بینم ڕۆلامام بەڕاستی جێگەی فەخروشانازیم بۆ ئێمە پرۆگرامەکەمان جوانتر بوو بە ئامادەبوونی کەسانی بەڕێزی وەکو ئێوەی ئازیزە دووبارە دەستان خۆش سپاس بە ئامادەبوونتان بەرهەمێکی تری کاکە حەمە عەبدوول ئامادەیە بە پێکەوە بچینە لایەن بەرهەمە گوێی بیستی بین ئەگەر ئامادەن فەرمووی كجالوي قزده لو خلوانوي كجالوي قزده لو خلوانوي جيجاي هاي شوده بين ازانوي جيجاي هاي شوده بين ازانوي جيجاي هاي شوده بين ازانوي جيجاي هاي شوده بين ازانوي
زۆرم بەڕێکرد شەوگاری ناهات زۆرم بەڕێکرد شەوگاری ناهات شیفایە بۆ من ئارقی گۆنات دەرمانە بۆ من ئارقی گۆنات کەژاڵەوەی قەزەرێ لەو خەڵێوانەمە کەژاڵەوەی قەزەرێ لەو خەڵێوانەمە جێگای هەیشەوەدێ پێ نازانەمە جێگای هەیشەوەدێ پێ نازانەمە جێگای هەیشەوەدێ پێ نازانەمە جێگای هەیشەوەدێ پێ دەست خۆش کاک ئەو مایکەمە بەرە دەست کاک بەختیارەوە خوا کاک نامدەربار پرسیارێک لە تۆ بکەم بخوا هەرچەنە تشمان کوتای بەس بە هونەر بۆ ماوەی ئەمێنێتەوە وراسی ئەمێنێتەوە لە باوکەوە بۆ مناڵەکانی بەڵێ هەموو شتێک ئێستا تا بێ ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوێت کە بۆ ماوەیی لە زوربەی شتەکانە هەیە و ڕاستە یاین لە جەسەدی و لە ڕۆحیشە حتا لەبەرەوە هونەریش حتمما بۆ مای ئەمێنێتەوە باشە کاک بەختیار کوڕی هونەرمەندی گەورەی ئێمە کاک کەریم خەمزەیە لێم چووە بۆ وەکو کوڕی ئەو وای بەڵام مەڵان دەنگە خۆشە لەوە نزیکیاڵە حەیرانی باشەڵێ ئەوەیان قسەوەی تری گۆرانیە بۆ هێنامەوە بەڕاستی لە دەرۆش پێیانوتم گوتیان گۆرانی بڵێوتم بەخوا بە کەڵک کاکاروانی لێ و کاک محەممەدی لێ وتمە جاوەکو شایەکەی بناوی لێ 15 کەس گۆرانی و تو 3 کەس ساڵەپەڕی حەیران چاشیڵێ حەیران حەیران باشەڵێ ئامادانە کاکاروان و کاک محەممەد من بەنایوان ڕخساکەمەوان حەیران نازان دەیڵە تۆ بەوام هەچە نایزانە ناوە بەگاڵتەواڵە کاکەرکان تۆ مایکی بۆ بگری خراپ نییە ئەوەی تر بۆ ئەگەر ئەیڵە و کاتی گۆرانێکە باژۆمان لەوەش بێ ئەمە زۆر جارێمە لە وتومان ینی هونەر لە ئەمێنێتەوە تر جارواە بە خزمایەتیش ئەمێنێتەوە نی بۆ نمنا نەماڵی ماملێ سیرەکەی برازاکانی و خوشکەزاکانی هەمویان دەنگیان خۆشە لەجێ سەروانی ئەوەمان بیستووە ینی زۆر جار بێگومان بەڵێ ئەوە لێڕڵە دراوسەکانی شامای لاتە دەنگیان خۆش بەڵێ ئامادەی فەرم حەیران دەرم براینە برادەرین ئەمڕۆ ئێوارێ چەندم گاسە کردم گو قەرەچووق لە من بە تۆ زوو تەماو ئەو زاڵم با بەدایمە بێریە کراسی کەتانە و چارۆگەکەی مەرحەمە خۆ من دەچمەوە سەر بێژینگ بەسەر و بێژینگ بەسەری خۆمان زۆر گەزراوی خۆمە زۆر گەزراوی خۆماندارەکەی داردیوانی دەنگ و زەینی خۆ بدەنە هۆبەیە کوڕە هەولێریان لە منیان گرتە دۆشەتون چەمانەرێ ئەی زاڵم بابە وەرە دەستی خۆتێ کرد بکەین لەو سارەکەی نوێ دەربوارێ دەبا بچینەوە ناو گاوڕان لە گەرم بێ حەجەمە حەیران دەرم براینە برادەرین ئەمڕۆ ئێوارێ چەندم گاسە کردم و قەرەچووق لە من بە تۆ زوو تەماو ئەو زاڵم با بەدایمە بێریە کراسی کەتانە و چارۆگەکەی مەرحەمە
خۆ من دەستمەوە سەر بێژینگ بەسەر و بێژینگ بەسەری خۆمان زۆر گەزراوی خۆمان زۆر گەزراوی خۆمان دارەکەی داردیوانی دەنگ و زەینی خۆ بدەنە هۆبەیە کوڕە هەولێریان لە منیان گرتە دەشەت و چەمان ئەرێ ئەی زاڵم بابە وەرە دەستین خۆتێ کرد بکەین لەو سارەکەی نوێی دەربوارێ دەبا بچینەوە ناو گاوڕان لە گەرم بێ عەجەمە گەرمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابە گەرمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابە خۆ مشێتی باڵات بووم بەسەد پەری و ئەسحابە خۆ مشێتی باڵات بووم بەسەد پەری و ئەسحابە ئەرێ وەی ئەرێ وەی ئەرێ وەی 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 ناسکۆڵە چاوجانۆخەی تاوێ لالام دانیشا بە کوێری چاوی کابرای بێنە بم دەرێ ماچێ دەبانۆش بێتە سەرێدای گەرمیانیان پێستانی ماشەڵات لێ بێجوانی وەسفی تۆیان بۆ کردم بەزیری کوردی وەجوانی وەسفی تۆیان بۆ کردم بەزیری کوردی وەجوانی ئەرێ وەی ئەرێ وەی ئەرێ وەی 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 ناسکۆڵە چاوجانۆخەی تاوێ لالام دانیشا بە کوێری چاوی کابرای بێنە بم دەرێ ماچێ دەبانۆش بێتە سەردای خاسەکەوێ جۆ سەردان هەیلێلێ 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 وای وای خاسەکەوێ